سڵاتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بووم. بەپێی تازەترین ڕێنمایی وەزارەتی ئەوقاف داواکات کەوا کەناڵەکان سنوورێک بۆ ئەو درامە دۆبلاژکراوانە دابنێن کە پەخشیەکەن. ئێمە بەرنامەیەم جارەمان تایبەت دەکەین بە ئەوە ئایا هاوڵاتیان ڕێیان چێ لەسەر ئەم داواکاری وەزارەتی ئەوقاف و بۆچی ئەو پارێزە بەلاحی کە لە ئەو درامە دۆبلاژکراوانەیە بەکارهێنرێت بۆ لە بەرهەمهێنانی درامای خۆماڵی و دراما کوردیەکان کە بینەرێکی زۆر باشیشی هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ لەوە بەکار نایێنرێت. ئایا ئەو شتانی کە لە درامە بیانیەکانەوە وەرگیراوە کلتورە باشەکەی وڵاتانی پێشکەوتووە یاخود نەخێر لایەنە خراپەکەیت و بەس لایەنی خراپی کاریگەری کرد و سەر هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەمانە و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. پێم وایە دانانی فلتەرەکە کارێکی زۆر باشە. ڕاستی لایەنێکی باش وەرنەگیراوە بەڕێی من لەگەڵەوەم نەک هەر سنوور بگرێ هەر نەمێن. یانی شتی باشەوە بێ ویشان نایە بە هیچ شێوەیە. ئەو بڕیارە شتێکی باشە. لەگەڵمانە ئەژی بەدەر لەوە تێکەڵی ناو ژیان و کللتوریشە بووە. ئەبێتە شتێکی نەرێنی بۆ کۆمەڵگاکەمان. بەداخەوەی تێبینیەکین لایەنە خراپەکانە. کاچەند لەگەڵ ئەو داوایی وەزارەتی ئەوقافی کە سنوور بۆ درامە بیانەکاندا. بێگومان زۆر لەبەرەوەی ئێمە نەک ئەو درامە تورکیانە بگرە پێویستە فلتەر لەسەر کۆمەڵی شتی تردا بندرێت. ئێمە هەمومان نەزانین لە کاتی شەڕی داعش کاتێکە داعش لە وڵاتە بوو زۆر جارە نەمان بینی مناڵەکان لاسایی داعشیان نەکردەوە. لاسایی داعش چەندین عادسە ڕوویاوە لە ناو مناڵەکان لە کۆمەلگای ئێمەدا. بۆیە ئێمە ئەبێ وەزارەتی ئەوقاف ئاگاداری وەزار ڕۆشنبیری کردوتەوە کە لەسەر ئەو درامانە وەزار ڕۆشنبیری خۆی بەوا هەڵبسێتن کە فلتەر لەسەر کۆمەڵێک فلیمی تریش دابنێتن لەسەر کۆمەڵێک شت لەبەرەوەی ئێمە خۆمان نەزانین ئێمە کۆمەڵگایەکین زۆر شت وەرەگرین معنای هەموو شتێک زۆر بە ئاسانی وەرەگرین جە بۆیە پێویستە معنای کۆمەڵێک فلتەری زۆر باشدا بندرێ. من زۆر هاوڕام لەگەڵ ئەو داوای وەزارەتی ئەو دەستخۆشیشیان لێ یەکەم کە ئەوە هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری ئیشێکی زۆر جدی و زۆر باشی لەسەر کات. من زۆر پێم باشە لەبەرەوەی ئەو دراما تورکیانە لەگەڵ کۆمەلگایمان ناگونجێ. بەڵێ تووشی خێزان تووشی چەندین گرفت بووە لە باوی ئەو چۆنەڵەی وەکو ئەو درامانە لەسەر خۆی تاقی کردوێتەوە. لە ڕاستیەوە شتێکی زۆر باشە بەس لەبەرەوەی کە درامای خۆمان زیاتر بتوانێت پێشکەوێت. پێت گونجاو طبعاً باشە. بۆچی ئەو پارە خۆمان قەسی درامای ئێساکە کە بۆ نمونە شوێنێکی شێنسە چ ئیشێکەکات چ فلیمێکمانێت چ سینەمایەکمانێت ئەگەر دراماش لابن دراماشەوە بەقۆتر. وەڵی خۆی لە ڕاستیە پێویست دەکات ئەو سنوورە هەبێت شکە کۆمەڵێشتی ناشیا و ناشایستەتیان بڵاوکرێتەوە. بەڕاستی مناڵ هی ئەوە نییە ئەنج هەمووشی مەسەن خێزانێک بە عیلێ هەمووی داهێنیشێ مناڵ گەورە بچووک هەمووی لێک ئاستا ئەو پیشانەیە شتی وایتە پێویست ناکات مناڵ سەیری کات. حتا گەورەش جای وایشتی ناشرینی لێ وەرەگرێت لە بڵین کۆمەلگای تورکی لەوە ناچێ هەموو شتەکانی ناشرین بێ ئەشەشتی جوانی تا بێ بەڵام زیاتر ئێمە وەکو میلەت شتە ناشرینەکان زیاتر وەرەگرین دا لەبەر ئەوە پێویستەکە قەتعیەن داخرێت داخردنەکەی زۆر جوانترە. ڕاستی یان بڕیارێکی باشە چکە ئەو درامانە تەئسیر لەسەر عائلە هەیە تەئسیر لەسەر عائلەکە بە شێوەیەکی زۆر یان منداڵ ڕفتاری ئەگۆڕێ بەو درامانە و ڕاستی یان دوورە لە واقعی ئێمە. بەڵێ چکە ئێستا زۆرێک لە گەنجان ئەبینین کە ڕفتاریان گۆڕاوە وەک لە ئێمە ئێستا ئێمە جاران نەوایەکی تر بوون لەگەڵ مەکتەب لەگەڵ دایک و باوک لەگەڵ ڕەفیق بەس ئێستاوان نییە. من لەگەڵەوەم نەک هەر سنوور بگرێ هەر نەمێنێت چونکە ئەم درامە تورکیانە هەمومان ئەزانی یعنی وای لێ هاتووە یعنی تەئسیری کردووە سەر عیلەی کوردستان بە تایبەتی یعنی سەیرەکەی ئەمانە بەردەوام دووبارە ئەبنەوانەیە فلیمێکە بەردەوام فلیمە لە سەرەتاوە بە بێڕەوشی دەست پێەکە حتا ئەگاتە کۆتاییەکەی یعنی تەسەوەر کە ئەوەنەی کاری خراپە و فاحیشە بڵاوەکە بڕوان ناکەم سوودێکی بەسیط بگەێنە بە کۆمەڵگە. پێم وایە دانانی فلتەرەکە کارێکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتا پێم وایە کە ئەبێ لە بەرامبەر ئەم درامە تورکیانە ئێمە کار لەسەر دراما کوردیەکان بکەین بە تایبەتی بۆ کەناڵێکی وەکو بۆ کەناڵی جۆگۆ جەنابتان کەناڵی پێیان کەناڵێکی ئیسلامیە و سەر بەلایەنێکی ئیسلامیە باشتر وایە کار لەسەرەوە کات چۆن ئێمە منافسەیە دروستکەین بۆ ئەم ئاشتانە بۆ ئەم ئەڵقانە لە بەرامبەر چۆن ئەڵقەیەکی ئیسلامی بێتە بکایەوە کە بەراورد بە فلیمە تورکیەکان بەلامبەر بە فلیمەکانی تیکێکەوەی لە وڵاتانی عەرەبی و بیانیوە دێن و لە کۆمەلگای ئێمە لەگەڵ کۆمەلگای ئێمە یەک ناگرنەوە کەناڵەکەی ئێوە هەستێ بەداستانی بە ئەنجامدانی
زنجیرەیەک بە دۆبلاشی زنجیرەیە کە بە بەرهێنانی زنجیرەیە کە تعبیر لەم کۆمەلگا بکات ئەو کاتی خۆ دەزانی کۆمەلگای ئێمە ژوایە هەر شتێ لەگەڵ خۆتایەک بگرێتەوە زیاتر سەرنجی بۆ ڕاکێشە خۆی لە ڕاستیا و بڕیارە شتێکی باشە لەبەرەوەی لێستا لە کوردستانە شتەکە زۆر بێسنوور بووە هەنێک دیمەن هەن کە بۆ نمونە مناڵێکی 11 ساڵ چاوی لێەکە کە دووبارەیە کاتۆم شتە بەبێ بزانێ ئەم شتە باشە یا خراپە لەبەرم حاڵەتە شتێکە سنووردار بکرێ شتێک درامایەک پەخش بکرێکە خەڵک سوودی لێ ببینێ و کۆمەلگا بەرەو پێش بەرە نەک کۆمەلگا پەرتوو بڵاو کاتێکی بات لەبەر ئەوە بەڵێ بڕیارێکی زۆر باش تا چەندێک لەگەڵ ئەو بڕیارەیە کە سنوور بۆ دراما دۆبلاشکراوەکانی وڵاتاندا وایە زووتریش بەڕاستی بڕیارە بدرایە چکە بە حقیقەت کۆمەلگای کوردی ئێستا زیاتر لە ئەوە ئەچێکە خاوەنی قیەم و شیرازی خۆمان نین هەر یەکی بە شێوازێک بۆ نمونە هەیە زیاتر عادات و تەقالیدی ئێرانی و ئەو عادات و تەقالیدی وڵاتی تورکیا ئەوەی دیکەیان فڵان بۆ شێوەیە دیارە ناڵێن هەموو دراماکان خراپن هەندێک دراما هەیە مەسەن لانی کۆمەڵاتیان تیا بەهێزە کرێ سوودیان لێ ببینین بەڵام ئەوە خێزانەکان نین بڕیارەدەن کە کام درامایە بە سوودە بەداخەوە ئەوە کەناڵەکانی ڕاگەاندن و ئەمڕۆ کەناڵەکانی ڕاگەاند و بە تایبەتی سۆشیال میدیاش حکمێکی وای کردووە کە پەروەردەکردنی ماڵ و مناڵ و خێزان لە دەستی دایک و باوکان نەماوە ئێستا لە دەرەوەی دایک و باوک و لە دەروی خێزان مناڵ پەروەردەکرێ ئەمە کارێکی زۆر جێی بەڕاستی جێ مەترسیە وەزیری ئەوقاف و وەزیری ڕۆشنبیری ئەمڕۆ مەسئولیەتێکی گەورە لەسەر شانیانە و من ینی بەڕاستی داواکارم وەزیری پەروەردەش بە هەمان شێوە بێتە سەرخەت بۆ ئەوەی کە بە هەموو لایەک ئەو کارە ئەنجام بدرێ و لە سەروی هەموو شانەوە دامەزراوی یاسادانان کە پەرلەمانی کوردستانە ئەرکێکی گەورە و بەرپرسیارەتێکی مێژووی لەبەر چاوەکە بۆ ئێمە نا بۆ ئەوەی کە کللتور و دابوونەریتی کوردی بپارێزرێ و ئەو قیەمە جوانانەی کە کۆمەلگای کوردی لە سەری بوونە بەداخەوە ئێستا لە بەڕووکاڵبوونەوە و نەمان و ئەوە ئەڕۆ وەزارەتی ئەوقاف ڕێنماییکی دەرکردووە داواکاتکەوە سنوورێک بۆ درامای بیانی دۆبلاشکرا و دام بێت جەناب و تا چەند لەگەڵم بڕیارەیە من سەرەتا دەستخۆشییان لێ یەکەم بەڵام لە ئێستا ئەتوانم ئەو بڵێم بڕیارەکەیان تا ڕادەیەک درەنگ بوو چونکە بە نمونە بۆ دێنمەوە بە درامە دروشەکان درامای وا هەیە من خۆم خێزاندارم و لە ئێستا مناڵێکم هەیە درامای وا هەیە خێزاندار نەبوومە لە ئێستا مناڵێکی شمەیەم درامای هەر بەردەوامە ینی نزیکی وا بۆ 2 ساڵە ڕۆ لەگەڵ مانەئەژی بەدەر لەوە تێکەڵی ناو ژیان و کللتوریشە بووە ینی وای لێ هاتووە ئێساکە خێزانەکان نەک وازان لە کللتوری کوردەواری هێناوە بزانە ینی لەگەڵ ئەوەیە وای لێ هاتووە زاڵ بۆ بەسەردا ینی ئەم دراماتورشی وای لێ هاتووە زاڵ بۆ بەسەردا تێکەڵی کللتورە بووە کللتوری تۆی سڕیوەتەوە خۆی هاتوۆتە ناو کللتورەکەەوە بەڵام لەگەڵ ئەم شابا بە دواسێکی ئەوش بکەین چەند کەناڵێکی محەددن یان ئێمەش چەند کەناڵێکن زاڵ بوونە بەسەر مۆزەیە نازانم ینی ئەمانە ئایا وەزارەتی ئەوقاف تا ئێستاکە لە چۆ بوو وەڵاهی لەلایەنێکەوە شتێکی باشەکەن لەلایەنێکی دیکە شتێکی خراپەکەن لە ڕوویەکەوە هەنێ خەڵکی کە بێئیشن لەوانەیە حەزیان لەو شتانە بێ بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەو درامانەیە کە دۆبلاژ کراون هەنێشتی هەیە کە بۆ کۆمەڵگای ئێمە هین نەبێ چۆن بڵێن گونجاو نەبێ زۆر جاریش هەیە کە خەڵکی هەنێشتی لێ فێرە بن کە ئەوەش ئەبێتە شتێکی نەرێنی بۆ کۆمەڵگاکەمان بە پەچوونی من ئەوە بەس ناگەڕێتەوە بۆ وەزارەتی ئەوقافەوە گەڕێتەوە بۆ هەنێ وەزارەت کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردا وەزارەتی تا حەدی خوێنی باڵەوەمانە ئەبێ هەمویان بەیەکەوە هاوکار بوون یاخود وەردەگدا بمەزرێنن بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو درامانەی کە چە ناو کللتوری کوردیەوانێ چونکە بە بۆچوونی من ئەمە ئەگەر زەربە بە بەس لە مەنزوورە دینیەکەەوە زەربە نایە بەڵکە لە مەنزوورە کۆمەڵایەتیەکە شەوانێ و بە هەمان شێوە ئەگەر سوودیشی هەبێت لە هەردوو مەنزوورەکەەوە ئیسیفادەیە بێت لەبەرەوە من پێم باش نێ وەزارەتی ئەوقاف بەتەنیا و بڕیارە بات بەڵکو پێویستە چەند لیژنەیەکی هەمەلایەنە هەبێ ئەمە لە لایەکی تری شەوانێ ئەگەر تەنیا وەزارەتی ئەوقاف و بڕیارە بات بە بۆچوونی من خەڵکێک ئەگە بڕیارەکە باشیش بێ بەس کەسانێک کە دژە دینن یان بڵین دوورن لە دین بە حەساسیت وەریەگرن لەبەرەوەی بۆی ئەوەی هەم کۆمەڵگەی سیفادە بکە هەم حکوومەتیش خۆی لەو مامەعای ڕزگار بکە کە ئەمە دەستێکی دینیە وا باشترە کە لیژنێکی هاوبەش پێک بهێنرێت تەنانەت ڕێکخراوە حکوومیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی وشاری کۆمەڵگا دەستیان هەبێت و بە یەکەوە پرۆژێک گەڵاڵەکەن. زۆر جارە بینین کاتێک هەندێک لەو درامایانە کە لە کەناڵەکانەوە پەخشەکرێ خودی کەناڵەکە لەسەری نووسێت کە بۆ خوارد تەمەنی 18 ساڵ گونجاو نییە یاخود
بۆ خوارد تەمەنی 13 ساڵ گونجاو نییە بەڵام لەگەڵەوەشە خودی کەناڵەکە خەریکی پەخشکردنی و دراماییە جگە لەو کاریگەرێک گەورەی کە لەسەر کۆمەلگەی ئێمەی داناوە کە وەکو توێژینەوە کراوە وەکو لێکۆڵینەوە کراوە زۆربەی زۆری ڕێژەی جیابوونەوەکان کاریگەری ئەو دراما خراپانە بۆ چونکە زۆرێکیان باسی خیانەتکردن باسی تێکدانی شێوازی شیرازەی خێزانەکەن کە بەداخەوە لە کۆمەلگەی ئەمەیشە ئەم شێوازە بەلایەنە خراپەکەی وەرگیراوە. بۆچی ئەو کەناڵانە ئەو پارەی کە بەو درامایانەیە دەن حاضر نینە و پارەی لە درامایکی خۆماڵیە سەرفکەن و بەرهەمی بێن ئەو هەمووشی بەرنامەیە ئەوش بە بەرنامە ئەو شتانەکەن ئەوان بزنسەکان ئەوان بۆ ئیسفادەی لێکە کە ئیکرێتەوە و پارێکی باشی تێ قازانرەوە من پێم وایە ئەو کەناڵانە پارەی زۆر بەو درامە تورکیانە نایەن بەو شێوەیە لەبەرەوەی ئەوە سیاسەتێکی تورکە خۆی بە مەبەست ئەو درامانە نێرەوەی کا بە کوردی و بگرە لەوانە یارمەتیشان بات یعنی ئەو سیاسەتێکەیە چۆنەڵێ بە تورکی کردن بەوەکو سیاسی ئەسکەری و شتەکە بۆی ناکرێت بەڵام لە ڕووی کۆمەڵایەتێکەوە بۆ تەکات کۆمەلگای تۆ هەڵەوە شوێنێ زیاتر گەنجەکان بەرەشتی لابەلا بە لەوەی بیلەوەشتی نیشتیمانی بکەنەوە یان بی لە خۆیان بکەنەوە خۆیان پێ بگێنن خۆی مشکلەکەی ئێمە ئەوەیە لێرە شاوە دراما کوردەکانیشمانەوە نەکوالەتی نین کە تۆ بتوانیت پەخشیکە لە کەناڵەکانە ئێستا تۆ دراما تورکیا حازرە پارەیەکی کەم هێنێتە ناو کوردستانەوە شتێکی خراپ بڵاو ئەکاتەوە لە ناو کوردستان هەر ئەوەندە هیچی تر نییە ئێستا بێمە نمونەمان زۆرە پێش ئێستا فیلمی دراماشی کوردی پەخشکرا لەیشێ لە کەناڵەکانە یعنی ئەویشی چی وای کەم نەبوو لە کەناڵە تورکیەکان لە فیلمە تورکیەکان دراما تورکیەکان یعنی ئەمەش بە هەمان شێوە یعنی بەداخەوە فیلمە کوردەکانیشمان دراما کوردەکانیشمان ئەوانە نین کە تۆ بتوانی بە دانیشی بە تاسوق و سێری کەیت و لێی بڕوانی ئەو بیل لە میلەت ناقاتەوە بیل لە کەناڵی خۆی کاتەوە پێ دوایە گرنگی بە مەسلحەتی خۆیان نەدەن نەک تەواان وازە هەشتا لەبەرەوەی کە بە پارێکی زۆری کڕێتەوە کە خەڵگەڵە زۆرە بەتە ڕاستیاوانێ بەس ئەو بە پارەی ڕگلامەکانی ناو فلیمەکەی زۆر لەوە زیاتری دەسەکرێتەوە کە لە کاتێکا درامای تورکیە سەوای لێ هاتەوە بەس لە کوردستانانە لە زۆر وڵاتە دوبلاژەکرێت و بڵاوەکرێتەوە لە پڕ چووکە گەورە بوو لە ناو خەڵکە و بالفعل سینەماشان بەقۆتە بەس لەگەڵ مجتەمەعی ئێمە بێت نا ئەو تێکەڵاویە لەگەڵ تورکیا ئەو بەرنامەی خۆی هەیە بۆ هاتنە ناو خێزانی کوردەوە بۆ هاتنە ناو ئەم عادەت و تەقالیدی کوردیەوە بۆ تێگانی عادەت و تەقالیدی کوردیە بڵێرە وەڵا زیانی زۆرە و ئەشبێ داخرێت بەڕای تۆ بۆچی کەناڵە کوردیەکان ئەو پارەی کە لە درامایەکی بیانی سەرفیەکەن ئەیکردنەوە بۆچی لە بەرهەمێنانی درامای خۆماڵی کوردیە سەرفی ناکەن تا درامای زیاتری کوردی دروست بکرێت پێم وایە گەڕێتەوە بۆ سیستەمەکە ئەو کەناڵە کەناڵێکی علمانیەوە سیستەمێکی علمانی پەیڕەوەکە نابێمە چاوەڕوان بکەین لە کەناڵێکی علمانی بێ پارە لە خزمەتی ئێمە سەرف کات لە خزمەتی بیرۆکەیەکی کوردەواریە سەرفکا کە ڕاشکاوانە دژی ئەو بەرنامە پرۆگرامەیەوە پێمە چاوەڕوانی ئەوەی هەر لێ بکەین بەڵام لە بەرامبەر ئێمە چی بکەین لە بەرامبەریەوە پێم وایە ئێمە بێ ئەو پارە زەبەلاحی ئەمە هەر پشتێک لەو پارە هەمانە هەڵبین کۆی کەینەوە بۆی منافسەیەک دروستکەین لە بەرامبەر ئێمە نەک چاوەڕوانکەین کەناڵێکی علمانیە تۆ هەربێ چاوەڕوانیەوەکەی بەرنامێکی علمانی بێنێت پێشەوە بەڵام لە بەرامبەرەوە کەناڵێکی ئیسلامی نەتوان بەرنامێکی ئیسلامی تەرحکەن لەو کاتە وڵی ئەویان لەوانەیە کەناڵەکان خۆیان بزانن لەوانەیە تەرجمەکردنی درامایەکی تورکی بۆیان ئاسانتر بێتن وەک لە بەرهەمێنانی درامایەکی کوردی بۆیە لەوانەیەوە خۆیان باشتر بزانن کە بۆچی ئایا بیل لە دراما تورکیەکان نەکەنەوە لەبەر ئەوە هەستەکەم تەنها ئەوەی تااقەتی ئەویان نییە زیاتر ئیش لەسەر خۆیان بکەن یعنی درامای تورکی وەکو بڵێ شتێکی حازرە و هێناوێن لێرە تەنها پارێکی باشیان دەسەکەوێ لە دوای ڕاستە پارێکی زۆر سەرفەکەم بەڵام پارێکی زۆر باشیان دەسەکەوێ بەوە بزنسە بڵێ وڵایی خۆیان باشترە زانن بۆچی ئەو شتە لەبەرەوە کاڵانێ وڵی هۆکارەکەیەوە بێ ڕەنگە ئەو شتێک لای خۆیان باشتر بێ لەبەرەوەی کۆمەڵگەی پێتێک بن لەوانەیە وەکو پێویستە من لە درامای کوردیەوە ئەهلی اختصاص و پسپۆڕەکە باشترە زانن وەکو پێویست ئیشمان لەسەری نەکردووە خۆ هونەرمەندی باشمانەیە خەڵکانی سەرکەوتومان هەیە لەو بارەیە بەداخەوە وەکو پێویست استفادەیان نەکراوە بەڵام لەبەرەوەی خۆمان وەکو بوونەیەکی کەلتوری گەورە و دەوڵەتێکی گەورە لە پشت ئەم کارە نیە
زۆربەی تەسەورەکەمێکێک لەوانە ئەوە بێ دووەمی شەر بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تا ڕادەیەک ڕۆشنبیریش بەڕاستی ئەگرێتەوە کە بیر لەوە ناکاتەوە خەم لەوە ناخوا. من گومانە بم کە هۆکاری سەرەکیەکە ئەوە بێ، بەڵام درامای کوردیش لە هەندێک کەناڵەکان بۆ نمونە ئەبینی ئەویش بە هەمان شێوەکو پێویست دڵخوازی زۆرینەی خەڵک لەوانەیە نەبێ وەکو پێویست. بۆچی ئەو پارەی کە دەدرێ بۆ درامایە کە پارێکی زەبەلاحە هەمانەم پارەی بەکارهێنێت لە دروستکردنی بەرهەمێکی کوردەواری خۆماڵەیە کە نزیک بێ لە قیەم و ئەخلاقی کۆمەڵگەی کوردیش. دراما کوردیەکان ئەگەر سێر بکەین لە 2001ەوە ئەنی تاوەکو ئەتوانین بڵێن 2010 چەند درامایەکی کوردی هەبوون لە ئێستا لەواچە لە ئێستاشا بەگرتە ڤیددیۆیەکی کورتە ڤیددیۆیەکیش بێنەوە یادی تۆ کە لە ئێستاش لە یادی تۆیایە. بەڵام ئەم دراماتورکیانە ئەگە سێرەکرد بێ لەگەڵ ئەوەشان نەک یادێکە هێنێتەوە نەک ئەوەی کە تۆ بیرەوەرێک لە لای تۆ ئەمێنێتەوە بگرە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەوەیە تۆ بەرەو دو ئەبا بەرەو پێشەوە نابە. یعنی من هیچ سوودێک لەم دراماتورکیانە نەک نابینم بگرە بە زیایکی ئەزانم بگرە کۆمەڵگەی کوردیشی بەرەو پەرتەوازە کردووە پەرتەوازە دریشی بکە. بەڕای من ئەمە بیرۆکەیەکی باشە بێ ئەگەر بیکەن چونکە لە ڕاستیدا نازانم چونکە لەوانەیە لە ڕووی ئەوە بێ کە ئەوەندە سیقەیان بە شتی خۆماڵی خۆیان نەبێ بەڵام بەڕای من کوردی شتێکی تایە ئەتوانێت چۆن بڵێن شتێکی باش دروست بکەن. بە بۆچوونی من ئەمە ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک خاڵی یەکەم ئەوەیە دراماتورکیەکان لە ئاسێکی زۆر پێشکەوتووان لە ڕووی بەرهەمێنانی ئینتاجی سینەمایی و دراماییەوانێ لەبەرەوە تۆ کاتێک کە سەری درامایکی تورکیەکەی تاریخی بێ ئاکشن بێ ڕۆمانسێ بە هەر شتێکی تر بێ لەوانی کە ناوێنەی سەرکەوتون تۆ ناتوانین کۆڵیان لێنەکەی ئەمە لایەن یەکەم. لایەنێکی دووەم پارە بەتەنیا کافی نییە تۆ بۆی بتوانانی درامایکی سەرکەوتوو بەرهەمبێنی تۆ بێ سەرچاویی مرۆیی سەرکەوتوو هەبێ بە کۆمەڵە سیناریستی گرنگت هەبێ ئەبێ کۆمەڵی هونەرمەندت هەبێ کە لە دەرەوە تاویان کردبێتەوە هات پێچنەوە لێرە چۆنەڵی بتوانن ئینپوتێکیان هەبێ بۆ درامای کوردی. بۆ نمونە ئێستا تۆ باسی درامای عەرەبیەکەی درامای عەرەبی ئەو حەڵقەی کە لەسەر ئیمامی عومەر دەرچوو ئەوە گەورەترین ئینتاجی درامی عەرەبی بوو معلمنا ڕەبتی هەبوو بە بینەوە بەلایەنەکانی ترەوە بەڵام دڵنیا بە زۆر کەسە بوو کە دووریش بوون لە دینەوە تەماشایان نەکرد لەبەرەوەی هەم ئەو کاراکتەرانەی کە تیا بوون هەم ئەو لە ڕووی ئینتاج و ئینەوە زۆر سەرکەوتوو بوون. وایە وەڵا هەموو شتێک بە مەجای خۆیان یعنی ئەبێ پارەی پێسەرف کرێ هەموو شتێک و شتی تایبەتی خۆی ئەگە درامای کوردی بیان درامێکی کەش بێ یعنی هەموو شتێک بە مەجای خۆی شتی تا سەرفەکرێ. ئەگەر دیقەت بدایی سەیری کەناڵەکانمانکەین با بڵێن هەر ئێستا بچینە ماڵەوە سەیرکەن و کەناڵانە ڕەنگە 6 تا 7 درامای بیانی ببینین ئەنج درامایکی کوردیە بینین ئەمە پیشان نیشانی ئەوە داکەوە ڕێژەیەکی زۆر لە درامای بیانی پەخشەکرێ درامای کوردی نیە. وەڵا من شەنازی بەوەکەم کە درامای کوردی زیاتر پێشکەش بکرێ لەبەرەوە درامای کوردی زۆر لە کولتوری ئێمە ئێستاکەمە زیاتر تۆ مەبەستەکە ئەوە بوو دراما زیاتر بیانەکان دابەشەکرێ. پێت وایە ئەو درامە بیانیانە کاتێک کە پەخش کراوە بۆ ناو کۆمەڵگەی ئێمە لایەنە باشەکەی ئەو وڵاتانەمان وەرگرتووە یاخود کاریگەری خراپی کردووە سەرمان ناخۆی هەر ئەسڵی دراماکان شتی خراپە پێویشانەیان تۆ سێرێکە درامای تورکی بکە ئەوەی کە بەلایانی کوردی تورکیاوە حسابی بووەکە هەمووی حوابیشانەیە کە چەتە و پیاکوژ و دەمانچە هەڵگر و ئەو شتانن یانی شتی باشەوە بێویشان نایە بە هیچ شێوەیە. میلەتێکین ینی زیاتر خراپەکە وەرەگرین وەک لە باشەکەەوەی کە باشەکە وەرەگە زۆر کەمەتیامانە ئەبێ ئەویش دیسانەوە پێیان بڵێ کاکە بە باشەکان ئێمە خراپەکەی هۆکار نازانم هۆکار ئامە شتەکە هەموویەتی ئەو بڕیاری کە تۆ تێسە بەدەستیانەوی ئەگەر جێبەجێ بکرێ باش زیاتر کاریگەری خراپی لێوەرگێ لەبەرەوەی خەڵک سەیری شتە خراپەکانیەکە شتە خراپەکانی وەرەگرێ یاشتی باشی زۆر تایە خەڵک زیاتر ئێستا نازانم کۆمەڵگای کوردی ئێستا هەوڵەیەت بە فێرکردنی ئایلەوی خۆی بە شتە خراپەکان نەخۆشتە باشەکانی زۆر هێشتی زۆر جوانی تایە تۆ لەسەر ئاسی جیهان ناوشتانە هەیە بەس لەسەر ئاسی ئێمە بۆ وەرگرتنی ئەوشتانە بەس فێربوونیشتی ناشین وەرگرین. ڕاستی شتایەنێکی باش وەرنەگیراوە بەڕێی من
یعنی ئەو وڵاتانە درامە بۆ خۆیان دروست دەکەن خۆیان ئیسفادەی لێ ئەەکەن لە ڕووی بزنسەوە لە ڕووی زۆر شت بەس بەڵام ئێمە نەخێر بەڵێ زیانەکەی بۆ ئێمە و فکریشمان وەستاوە یعنی هیچ بەکاری ناهێنین خراپەکەی زۆرتر بووە بەڕای تۆ ئەو درامە بیانیانە کە بۆ ئێمە پەخشکراوە تەمانە وڵاتە پێشکەوتوەکان لاینی باشیانە و خراپەشانێ ئێمە وەکو با بڵین هاوڵاتی کورد زیاتر کاریگەری باشەی هەبوو لە سەرمان لایەنە باشەکەی و درامایان ماڕگرتووە یاخود لایەنی خراپیەوە بەداخەوە لایەنە خراپەکەی وەرگیراوە یعنی ئێستا ئەگە بڵێم 100% ئەو درامە تووشیانە هەمووی کشتی خراپی داشتی باشیشی تیا بەڵام خەڵکی خۆمە چیەکە زیاتر شتە خراپەکەی وەرەگرێ بەداخەوە یعنی وای لە هاتوو ئەکسەرەتی خەڵکی خۆمان ئەوەی لە نەخراپەکەەوە لی تێگەشت لایەنە باشەکەەوە لی تێنەگەشتوە ئەمە کۆتە ئێستا بۆ نمونێمە فیلمێکی تورکی هەبوو لە تورکیا مەمنوع کرا خەڵکی تورکیا مزارێکی کە بۆنی ئەم فیلمە پەخش کرێ هاتە هێنان لە کوردستانی خۆمانە پەخشیان کرد ئەرزیان کرد ڕێگەژیش نەکرا هیچ سانسۆرێکیشی نەکرا سەر ئەویان دوو لایەنەیە بەپێی کۆمەلگا ئەگۆڕێت ئاسی تێگەشتنی کەسەکان بۆ کاردانەوە بۆ هەر شتێک لە کۆمەلگا ئەگۆڕێت مناڵێک کە چقۆیەکی بێت دەست ڕەنگە دەستی خۆی پێ ببڕێ بەڵامی دێت دەستی گەورەیەک ڕەنگە میوەیەکی پێ قاشکات سیرکردنی درامایەکی تورکیش هەر بۆ شێوازەیە من ڕەنگە ئیسفادەیەکی لێ بکەم ئەگەر سەیرێکی بکەم وەکو گەنجێکی تێگەشت و کاتیەوەشم لێ دانیشتمە دیارەوە بەڵام کەسێکی تر ئەگەر ئاسی تێگەشت نەگەر من کەسێکی تێگەشتو نەبم و کاتی سێرم کرد بە تاکید لایەنە خراپەکە لێن بەڵام بە کۆمەلگا بەگشتی تاکید لایەنە خراپەکەیەتی چونکە ئاستی کۆمەلگای ئێمە لە ڕووی ڕۆشنبیری و تێگەشتن لە درامەکان و زۆر لاواز بووە بەداخەوە ئەگەرێتەوە سەر هاوڵاتی هەیە خەڵکانێک هەیە کەرتوری باشیان وەرگرتووە لێ خەڵکانێکی شەیە شتە خراپەکانیان وەرگرتەوە ئەنەوە گەڕێتەوە سەر هاوڵاتی بە بڕوای من هەریەکە لەلایەن خۆیەوە چ شتێکی وەرگرتووە ئایا لایەنە باشەکەی وەرگرتووە یاخود لایەنە خراپەکەی وەرگرتووە ئەو درامایانە تەمان کللتوری وڵاتانەمان نیشانەدا با بڵین درامای تورکیە کۆریە مەکسیکیە با بڵین بیانێ هەر درامایەکە وەکو هاوڵاتی وەکو بینەری کورد لایەنە باشەکەی کللتوری وڵاتانە کاری هەبووە لە ینی تاسیری هەبووە لە سەرمان یاخود زیاتر لایەنی خراپی بەسەریان مشکاوە من یەک شتێگەڵم دراماکان ئێستا کۆریەکان من بنمونە بۆ دەێنمەوە چەند درامایەک هەبوون سوودێکی بە من تۆ گەیاندووە بنمونە ساکە درامایەک هەبوو کە دەرزی ئاژنینی تیا بەکارێنرا دەرزی ئاژنینەکە تا ساکەش لەواچێ لە کۆریاوە هاتۆ لە ئێستا بەکارێندێ کەواتە ئەمە هەر هیچ نەبێ سوودێکی بە من تۆ گەیان بەڕای من زیاتر لایەنی خراپە بینم لە خەڵکی کۆریەگرن لایەنە باشەکانی بۆنمونە زۆر شت لە کللتور هەیە لە کللتوری وڵاتانی دیکە بۆ نمونە سوودی لێ وەرەگرین بەڵام ئەوانەی کە لەم لا هەیە هەرچی لە کللتوری دەرەوە هەیە و خراپە بۆ کۆمەلگاکە ئێمە و لەناو کۆمەلگامە بە شتێکی خراپدا ئەنرێ ئەوانە وەرەگرن بەداخەوە بە بۆچوونی من کۆمەلگای تورکی و کۆمەلگای کوردی زۆر دوور نین بەس زۆر نزیکی ژنین لە یەکتریوانێ بۆیە کاتێک کە تاشیشی کورد سەیری ئەو درامانەکە هەنێ خێزان هەیە لەوە چێ وای یعنی وەکو ئەوانە بژی بەڵام زۆرینەی دوورن لەو کولتورەوە مە ڕاستێکە کۆڵی لێ ناکرێت و ئەگەر دیقەتیش بێ زۆربەی دراماتورکیەکان لەناو ئیستانبوڵە بەرهەمە هێنرێ ئەسڵان تۆ ئەگەر بڕیتە ناو وەزعەکەەوە خەڵکی ئیستانبوڵ ئەسڵان هەنێکیان خۆیان هەر بە تورک نازانە لە نەمە بیزانتین تێگەلێم ئەمە فەرقی هەیە لەگەڵ ناوچەی ئەنادۆڵا کە خەڵکەکانی ئەوەیە تا حدێکی سور ئۆزن و یعنی خۆیان بە ئەسڵی تورکەکە زانە ینی قەزم لە چییە تەنانەت لە بەرهەمهێنانی بەرهەمە تورکیەکانی شاگەر بچیتە دیتێڵەوانێ بۆ دەرەکەوێت کە زۆر بەرهەم هەیە زۆر نزیکە لە کولتوریەمەوە بەڵام زۆربەی ئەو بەرهەمە ئینتاجی ئەعلامانە لەناو ئیستانبوڵا و کولتوری ئیستانبول من پێ دەڵام لەناو تورکیاشە جیاوازە بۆیە دوورن لە ئێمەوە نکۆڵی لێ ناکە ئەنی ئەمانەی کە ساکە بە نمونە لە دراماتورکیەکانە زۆربەی ئەگە سەیری بکەی باسی جیابوونەوە و هەر ڕۆژی و خیانەت و ینی ئەم جۆرە شتانە نازانم سوودەکەی بۆ ئێمە چییە؟ ئەیە مەبەستەکە لەمەیە چییە کە تۆ ئەم دراماتورکیە بە تۆ گەیەنێ لەم جۆرە بابەتەوە لە پشتەوە چی هەیە؟ دەستی پشتم بابەتە چییە؟ بۆ درامایەکی کوردی بە نمونە چەند دەرهێنەرەی بە توانامانەیە من هەوڕوو ڕەفیق بۆ من ئەنی ئەمانە ئایا لە شوۆن بۆ دەستیان ناگیرێ من لە وەزارەتی ڕۆشنبیری یەک نمونە بۆ هێنمەوە بۆ یەک کورتە فیلمێک 400 ملیۆن دینار تەرخان کراوە بە بەڵگەوە بێدەڵم باشە؟ قەی ناکە من لەگەڵەوەیان کورتە درامایەکی کوردی بە 400 ئەڵقەی تورکی ناگۆڕمەوە وەکو ئەوە بەڵام وەرە ینی تۆ ئێستا ئەمە گەنجێکە بابێ دەستی بگرە 400 قەی چێکەیان 400 ملیۆنە لەمەی خۆمانە سەرفیکە لەوە چێ دراماتورکیە 400 ملیۆن زیاتری دێچێتەوە دوبلاش کراوە وەرگێڕراوە چەندێکتر دیا بەژارە ینی بۆ نایە ئەمە بکەیت ئەو درامایانە کە بۆ ئێمە پەخشکراوە کللتوری وڵاتانەمان نیشانەدا ئایا هاوڵاتیانی ئێمە بینەری ئێمە
لایەنە باشەکەی کللتوری وڵاتانی وەرگرتو یاخد لایەنی خراپی زیاتر کاریگەری هەبوو. خۆی ئەمەش ئەتوانین خەڵکی بە دوو بەشەوە هەیە سوود لە شتە باشەکە وەرەگرێت کە بۆ منە هەڵەیەکەکە ئەو دووباری نکاتەوە بەس هەشە چاو لە شتە خراپەکەکە بەڵام بە شێوەیەکی زۆر شتە خراپەکە دووبارە ئەبێتەوە لە کۆمەڵگەیمە کللتورە خراپەکان وەرگرتو بەڵێ کاریگەری خراپترێ بەداخەوەی تێبینیەکین لایەنە خراپەکانە من وەکو ڕەشببینی نایڵم بەڵام حقیقەتێکە بێدانی پیانەی هەرچەندە تاڵش بێت بۆ ئەبینین کە لە مۆدی جلوبەرگمانە لە تەعامل و مامەڵەکردنمانە وهروەها لە ئەو کارەساتە ناخۆشانی کە ڕوئەدەن لە ڕووداوەکانی کوشتن یان نندێک منداڵ نەوجەوان مەسەن فێری کۆمەڵە کردەوە ئەبن ئەمە پێمانەڵێ کە لایەنە خراپەکەی زاڵترە بەڕاستەکەی بەسەر حاڵەتانە و ئەمڕۆ گەورەکانمان سەیری فلیمی ئەوە ناکەن وڵام مناڵەکانمان فێری کرد تەماشای فلیمە ترسناکەکان بۆ بکەن. پێم وایە دانانی فلتەرەکە کارێکی زۆر باشە. ڕاستی هیچ لایەنێکی باش وەرنەگیراوە بەڕێی من لەگەڵەوەم نەک هەر سنوور بگرێ هەر نەمێن. یانی شتی باشەوە بێ ویشان نایە بە هیچ شێوەیە. ئەو بڕیارە شتێکی باشە. لەگەڵمانە ئەژی بەدەر لەوە تێکەڵی ناو ژیان و کللتوریشە بووە. ئەبێتە شتێکی نەرێنی بۆ کۆمەڵگاکەمان. بەداخەوەی تێبینیەکین لایەنە خراپەکانە. ئەوەی بینیتان ڕاوسەرنجی ئەو هاوڵاتیانە بۆ و گەنجانە بوو کە لەسەر بابەتە قسەیان بۆ کردین. ئەوەی بینتان ڕاوسەرنجی ئەو گۆنجانە بوو ئەو کەسانە بوو کە لەسەر بابەتە قسەیان بۆ کردین تێکڕا بابەتەکان بەلاوە باش بوو کە هەچی وەزارەتەکانی تریشە بتوانن بەیەکەوە کار لەسەرەوە بکەن سنوورێک بۆ ئەو درامایانە دامنێت کە بە جۆرێک بێت دراماکان لەگەڵ کۆمەڵگەی ئەمە بگونجێ یان لایەنی کەم ئەو پارەی کە لەو درامایانە سەرفەکرێت و ئەکردرێ لە درامایکی کوردی خۆماڵیە بەکاربێنێت تاوەکو بەرهەمی خۆماڵیمان زیاتر بێ و نمونەی باشتر و شتێک بێت کە لە نزیک کللتوری خۆمان بێ بۆ ئەوەی خێزانەکانیشمان پارێزراو بێ. هیوادارین باشترین دراماکان ئەو بەرهەمانەی کە باش و بەسوودن بۆ کۆمەڵگەیمە ئەوانەمان نیشان بدرێت لە سەرجەم کەناڵەکانەوە. پامێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.